الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بەدیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامی خۆشەویستیدا. وەڵامی پرسیارەکانی بەڕێزتان دەدەینەوە. پرسیاری ئەم جارە پەیوەستە بە بابەتی ترسەوە. پرسیارەکە وەکو خۆی بۆ جەنابیشتان دەخوێنمەوە. بەڕێز نووسیوێتی پرسیارێک بۆ مامۆستا فاتیح: چارەسەری ترس چییە؟ کەسەکە زۆر ڕوو لە خوایە، بینی لەگەڵ نوێژ و ڕۆژ و زیکر و قورئان زۆر باشە، بەڵام کە ئێوارەدا دێت ترسێک دای دەگرێت، بڕسکی لێ دەبڕێت. تکایە چارەسەر چییە؟ یان ئەسڵەن ئەو ترسە چییە کە 9 ساڵە بێزاری کردوم؟ خوای گەورە پاداشتان بداتەوە یا ڕەبی. ئەمە پرسیاری ئەو بەڕێزەیە دیارەکە هی خۆیەتی 9 ساڵە بەدەست ترسەوە دەناڵێنێ. بۆیە تەوەری ئەم جارەمان لەسەر پرسیاری ئەو بەڕێزە باسی ترس هەروها هۆکار و چارەسەرەکانی دەکەین. بەڕێزان، ترس لە جەستەی ئینساندا وەکو هۆرمۆناتەکان وایە. هۆرمۆناتی ترس لە هەندێک کەسدا زۆر بەرزە، یعنی ڕێژەکەی زۆر بەرزە، بەردەوام ئەم ئینسانە دەترسێ. کەسێکی پێی دەڵێن ترسنۆک، کە زۆر خراپە. هیوا هەیە ڕێژەیەکی یەکجار کەم لە ترس لە ناو لەشایەتی، ئەڵێن ئینسانێکی زۆر چاو نەترسە، تەنانەت سڵ لە هیچ شتێ ناکاتەوە، زۆرجار خۆیشی و خەڵکیش بە هیلاکا دەبە. کەسەکە ئاساییەکان ئەمان زۆر باشە ناوەندە، لە شوێنی پێویستدا ترسی هەیە، لەو شوێنانەدا کە پێویستی بە ترس نییە نیەتی. ترس شتێکە لەگەڵ سروشتی هەموو مرۆڤێکە خوای پەروەردگار دروستی کردووە. مای سەلامەتی ئینسانە. ئەگە ترس نەبوویایە، ئینسان زۆر جار خۆی بە هیلاکە ئەدا. بۆیە تەماشای قورئانی پڕبەرەکەت و بەخششکەن بەڕێزان. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ، کەوا گەورەترین مرۆڤەکانی سەر زەوین و هەڵبژێردراوی تایبەتی خوای پەروەردگارن بۆ سەرگەلەکانیان. خوای پەروەردگار باسی موسا پێغەمبەرمان بۆ دەکا. موسای ئازا، موسای قارەمان، موسایە کە فیرعەونی بە چۆکای هێنا بە پشتیوانی خوای پەروەردگار. ئەو موسایە خوای پەروەردگار لە سوڕەتی ئەلقەسەس ئایەتی 15دا دەفەرمێ کاتێک کابرایەکی قیبتی خزمی فیرعەون بەدەستی کوژرا بە هەڵا، فەوەکەزەه موسا فەقەضا عەلەیه، لە ناو بژیدا مشتەکۆڵەیەکی لێدا لەسەر دڵیدا و کابرا دڵی وەستا و پێمرد. فأصبح في المدينة خائفا يترقب. سورة القصص آياتي 18 پەروەردگار دەفەرمێ موسا کە ئەمەی لێ ڕوودا، کەسێک مرد، دەوێت دوورکەوتەوە. هیچ پۆلیس و ئاسایشێک و دەستگایەکی ئەمنی ئەو کاتەی لێ نەبوو، کاتی نیوەڕۆ بوو. بەڵام بەیانی کە هاتەوە شارەوە، خائفا يترقب، ترسێک لە دڵیا هەبوو، ترسی لێ نیشتە بوو، بە هەموو لایەکە دەیڕوانی زۆر لەسەر حەزەر بوو. کاتێکیشکەوە هاوڕێکەی دڵسۆزەکەی هات پێی وتی فیرعەون و دارودەستەکەی بڕیاری کوشتنی تۆیانداوە، بڕۆ میسر بەجێ بێڵە، من دڵسۆزی تۆم. یەکسەر دەفەرمێ بەرەو مەدیەن ڕۆیشت، فەخەرەجە مینها خائفا يترقب. لە سوڕەتی ئەلقەسەس ئایەتی 21 پەروەردگار دەفەرمێ فەخەرەجە مینها خائفا يترقب. موسا دیسانەوە بەترسەوە، بە حەزەرەوە، بە هەر چوارلادا دەیڕوانی چاوەڕێی ئەوە بوو دام و دەستگا ئەمنیەکانی فیرعەون کەمینیان بۆ دانابێ بگەنە سەری بیگرن. بۆیە دەبینی زاتێکی وەکو موسا سەلامی خوای لەسەر بێ، کاتێک کە قەزەیەکی کوشتنی لەدەست دەقەومێ، هەرچەند عەمدیش نییە و تاوانی ئەوی تێدانێت، ترس لێ دەنیشێ. کاتێکیش خەبەری گرتنی پێدەدرێ، خوای پەروەردگار بە ئاسایی وەری دەگرێت، لۆمەی ناکا. بۆچی ترساوی ئەی موسا؟ نەخێر، وەکو هەر مرۆڤێکی ئاسایی ئەو پێغەمبەرە پایە بەرزەش ترس لێ دەنیشێت، ئەو کاتە هێشتا دیارە پێغەمبەر نەبووە. کاتێکیش کە دەبێتە پێغەمبەر، لەو کاتەشە پەروەردگار لە سوڕەتی تاها ئایەتی 66 بۆ 68 بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێ کاتێک کە بەرەو ڕووی ساحیرەکانی فیرعەون بووەوە، ساحیرەکان هەرچی گۆچان و حەبل و گوریسە فڕیاندایە ئەو دەشتە وەکو مار و ئەژدیها دەهاتن و دەچوون. پەروەردگار دەفەرمێ فإذا حبالهم وعصيهم يخيل إليه من سحرهم أنها تسعى. بە سحر وان لێکرد بوو موسا لەبەر چاوی، موساش و خەڵکەکەش هەموو وایان دەزانی ئەو گوریسانە بوونە مار و دێن و دەڕۆن. بۆیە سحر تەنها فەنە لە چاو دەکرێت. واتە گوریسەکان هەر لە شوێنی خۆیان بوون، حەبلەکان لە شوێنی خۆیان بوون، گۆچانەکان دار بوون، هەر لە شوێنی خۆیان وەستا بوون. بەڵام لە دید و ڕوانینی موسا و خەڵکەکەوە ساحیرەکە وان دەنوان کە ئەم مارانە
دەجوڵێن و ماری واقعین. فأوجس في نفسه خيفة موسى لو كاتا ترسێکی لێنیشت. سبحان الله هەرچەند پێغەمبەری خوا ئەو هەموو موعجیزەی نیشاندراوە کەچی لە ناخیا ترسێکی لێنیشت. یەکسەر پەروەردگار پێی دەفەرمێ قلنا لا تخف إنك أنت الأعلى. ئەی موسا مەترسە بەڕاستی تۆ سەرکەوتووی. بەڵگەمان لەم بابەتەی موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ هەم پێش پێغەمبەرایەتی هەم دوای پێغەمبەرایەتی ئەو کەسە ئازایە کە موسایە سەلامی خوای لەسەر بێ فأوجس في نفسه خيفة ترس چۆ ناو دڵیەوە. کەواتە تۆ چەندە ئازا و قارەمان بی چەندە بڕوات بە پشتیوانی پەروەردگار بێ هەندێک حاڵت لە ژیانە دێتە ڕێگات کە حەقی خۆتە و لۆمەت ناکرێت کە بترسی. خوای پەروەردگار لە سوورەتی هود ئاەتی 70دا باسی ئیبراهیممان بۆ دەکا کاتێک کۆمەڵە میوانێکی دێ میوانەکان زۆر کەسانی ڕێک و پێک و کۆمەڵە گەنجی بەڕێز و بە حرمەت دیارن. ئیبراهیمی میوان پەروەر هەر خێرا ڕادەکات گۆلێک یەکسەر دەبڕێ و بە ماوەیەکی کەم بۆیان دەبرژێن و دەیخاتە بەردەمیان و فەرمووی ناخواردنیان لێ دەکا. خوای گەورە لە سوورەتی هود ئاەتی 70دا دەفەرمێ فلما رأى أيديهم لا تصل إليه نكرهم وأوجس منهم خيفة قالوا لا تخف إنا أرسلنا إلى قوم لوط. دەفەرمێ کە تەماشای کرد دەست بۆ خواردنەکە نابن بە بێگومان فریشتەکان لەسەر شکلی ئینسان هاتون بۆیە مەلایکەت لەسەر شکلی ئینسانە خۆی دەنوێنێ. ئەمانە فریشتە بوون ئەمەش بەڵگەیە لەسەوی پێغەمبەرانیش غەیب نازانن. ئیبراهیم ئەو زاتە پایە بەرزە ئەو پێغەمبەرە گەورە نەیزانی کە ئەمانە مەلایکەتن هەر بە مرۆڤێک و بیوانێکی ئاسایی زانی بوون. بەڵام کاتێ فەرمووی نانخواردنی لێکردن و دەستیان بۆ خواردنەکە نەبردو وەکو مرۆڤ نان خوارد لە خواردنەکە نزیک نەبوونەوە نەهاتنە سەر سفرە و سینیەکە. پەروەردگار دەفەرمێ وأوجس منهم خيفة. ئیبراهیم لە ناخی دڵەوە ترسا چونکە ئەو زەمانە عادە دوا بووە کە میوان لەسەر سفرەت نەخوا نیشانەیەوەی نێتی خراپە. سبحان الله ئێستا بەعکسەوە بۆتەوە. ئێستا کابرا دێ نانەکەت دەخوا ئەمجا دەتکوژێ ئەمجا لێت دەدا. ئەو زەمانە خەڵک مەردایەتی تێدا بووە کەسێک چوو بێتە ماڵێک و نمەکی ماڵەکەی کردبێ پێی بێغیرەتی بووە دەست بۆ خاوەنی ماڵ بەرێ. کاتێک کە نانیان نەخوارد دەتوانانی بە دوو شێوە تەفسیری ئەمایەتە بکرێت کە نانیان نەخوارد ئیبراهیم عەلەیهی سەلام ترسێکی لێ نیش کە ئەمانە کەسانێکی دۆز نەبن و بیانێ زەربەیەکی لێدەن. یان دەتوانین دوای تەفسیرکەین تێگەیشت کە ئەمانە ئینسان نین ئەمانە فریشتەن ترسا کە فریشتەی عەزاب بن. یەکسەر فریشتەکان خۆیان ئاشکرا کرد قالوا لا تخف إنا أرسلنا إلى قوم لوط. وتیان مەترسە ئیبراهیم بە ڕوخساریەوە دیار بوو ئەو پابەرزە ئەو پێغەمبەرە ئازیزە کە ئیبراهیمە سەلامی خوای لەسەر بێ لە ئاگر نەترسا خرای ئاگرەوە کەچی لەو مۆقیفەیە دەفەرمێت ترس بەناو دڵیا هات بە ڕوخساریەوە دیار بوو یەکسەر فریشتەکان هەموو پێیان وت مەترسە ئێمە بۆ لای قەومی لوط نێردراوین کەوا لە ناویان بەرین. ئەمجا موژدەی لەدایکبوونی ئیسحاقیان پێدا کە بەو تەمەنە گەورەوە خۆی خێزانەکەی منداڵیان دەبێ. پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی هود ئاەتی 74 فلما ذهب عن إبراهيم الروع ئالەو کاتەدا ئیبراهیم ترسەکەی ڕەویەوە. کەواتە دەکرێت ئینسان لە مۆقیفێکا ترسی بۆ بێ و لە دواوەی کە حەقیقەتی بۆ ئاشکرا بۆ ڕوخساری بکرێتەوە دڵی ئیسراحەت بکە و ترسەکەی بڕەوێتەوە. بەڕێزان ترس لە ژیانی هەموو مرۆڤێکدا هەیە وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِّنَ الْخَوْفِ. خوا خۆی دەفەرمێ تاقیتان دەکەمەوە بە بەشێک لە ترس. هەر یەکێک لە ئێمە لە ژیانی ڕۆژە ترسی نەخۆشی ترسی هەژاری ترسی بێکاری ترسی خوێندن ترسی کاتی تاقیکردنەوە ئیمتیحان ترسی پیری ترسی مردن لە لەشیا هەیە. هەموو مرۆڤێک لە قۆناغەکانی ژیانیا بەخوا هەر یەکێک لە ئێمە ڕۆژگار ئەم ترسانەمان بۆ هاتووە. تەنها ئەگە بتەوێت هیچ کات تووشی ترس نەبی ئەمە لەسەر زەویدا نییە تەنها لە قیامەتە لەناو بەهەشتا هەیە. خوای پەروەردگار لە سوورەتی سەبە ئاەتی 37 دەفەرمێ وهم في الغرفات آمنون وهم في الغرفات آمنون. لەناو ژوورەکان و کۆشکەکان و ڤێلاکانی بەهەشتا هەموو بەهەشتەکان ئامینون ئەمینی دڵنیای کە قەت شەڕ ڕوو نادا قەت گوێ لە دەنگی تەق و تۆق و شەڕ نابێ قەت گرانی و نەبوونی و نەداری جارشکە ڕوت تێناکە قەت نەخۆش ناکەوی هەرگیز غەمبار نابی قەت پیر نابی قەت نامری. تەنها ئەمان و دڵنیایی تەواو بەڕێزان لەم سەرزەویە نیە تەنها لە بەهەشتا هەیە وەکو خوا فەرموویەتی. بەڵێ شتێکی ئاسایی و سروشتیە ترس و دڵاڕاوچێت هەبێ بەڵام بەخوا ئاسایی نییە زاڵ بێ بەسەر تاو ژیانت لێتاڵ بکە. مەترسی ترسی نائاسایی زۆر زۆر خەتەرە
هەر کەسێک وەکو ئەو بە ڕێزەکە دڵێ 9 ساڵە بە تایبەت لە کاتی تاریکی ئێواراندا کە دنیا تاریک دەبێ و شەو دێ ترس وازم لێ ناهێنێ ئەبێ زۆر ئاگاداری خۆت بێ عەقڵت کاری لێ دەکرێت ڕوحت لە ناو دەبا بەخوا تووشی چەندەها جۆری جەستە تووشی نەخۆشی دەکا بەهۆی ئەو ترسەوە بەرگری لەشتدا دەبەزێنێ ئێستا خوا نەخواستە دوو کەس شێرپەنجەیان بێ کەسێکیان زۆر بەخیرەت و بەهیممەتە زۆر زوو چاک دەبێتەوە کەسێ ئەژنۆی دەشکێ و ترس دای دەگرێ بەرگری لەشی سفر دەبێتەوە بەسەر نەخۆشیەکە ئازاڵ نابێ هاوسەنگی هۆرمۆناتەکان لە جەستەدا تێک دەچێت ئەم جەستەی ئێمە پێک هاتووە لە کۆمەڵە هۆرمۆنات هەر یەکە ئیشی خۆی هەیە ئینسان کە ترسی بەردەوامی هەبوو قەلەق و دڵەڕاوچێ بەردەوامی هەبوو هۆرمۆناتەکانی جەستەی تێک دەچن کەواتە دەبێتە مرۆڤێکی نەخۆش بۆیە تەنانەت ئینسان جاری وایە لە ڕێگەی ترسەوە تەنانەت قوتابیان لە کاتی ئیمتیحاندا ناودەمت هەموو دەبێتە تلۆق و برین ئەوە لە ئەنجامی هیچ نەخۆشیەک نییە ڤایرۆسێک نیە تەنها ترسەوە لێ دەکات هەیە دەمولێوی تووشی برین دەبێت گوێچکەی ناوی تووشی برین دەبێت هەمووی لە ئەنجامی ترسایە هەندێک ترس بەڕێزان وەهمین واتە کەسەکە خۆی دروستی کردۆ بۆ خۆی کەسی وا هەیە عیبی نییە ئێستا پارەیەکی باشی هەیە ئیشێکی باشی هەیە کەسی دایمە دەترسێ تۆ بڵێ لەوە ئیشە دەرنەکرێن بێکار نەبم دانیشە بیر لەوە دەکات ئێستا ئازاری تۆ هیچ مشکلە نیە تۆ بڵێ نەگیرێم و نەخرێمە زیندانەوە کەسێک عیبن نییە هەموو پشکنینی خوێنت کردو سەلامەتی ئەڵێ وڵاهی لەوەچە ڕۆژە منیش ئەو خەڵکە تووشی شێرپەنجە بم تووشی سەرەتان بم پیاوێکە ژنێکە لە دەترسێت تەلاق بکەوێتە نێوان خۆی هاوسەرەکەی و بێ ئەو کێشەی خێزانی هەبێ لە مردنی منداڵەکانی دەترسێ لە مردنی هاوسەری دەترسێ لە مردنی دایک و باوکی دەترسێ لە بوومەلەرزە دەترسێ وڵاتێکی ئەمن و ئەمانە و لەسەر هێڵی بوومەلەرزەیەکی بەهێز نییە کەچی ئەم بەردەوام دڵەڕاوکەیەتی لە تەلەڤیزیۆنەوە لە وڵاتێک شەڕ دەبینی ئەم لێرە لەرزی لێدێ بەڵام بزانن بەڕێزان بە پێی زانست لە 90 ئەوەی لۆت تۆ لی دەترسی ڕوونادا لە 90 ئەوەی ژیانی من و تۆی تاڵکردۆ لی دەترسین وەڵاهی ڕوونادا تەنانەت ئەگەر ڕوژ بدا بەو بەهێزیە نییە ئەو بەو قورسیە نییە کە تۆ بیرت لێ کردوێتەوە بۆیە چارەسەری ترس یەکەمیان پشت بەخوا بەستن پێغەمبەر صلی الله عليه وسلم بە عەبدوڵڵای کوڕی عەباسی ئامۆزای فەرموو واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك بزانە هەموو ئومەت کۆ ببێتەوە سوودت پێ بگەێنێ بە شتێک واللهی الله ئیمزای نەکرد بێ و بڕیاری لەسەر نەدابێ پێت ناگە وإن اجتمعوا على أن يضروك بشيء لم يضروك إلا بشيء قد كتبه الله عليك قد كتبه الله عليك هەموو خەڵکی هەموو ئومەت کۆ ببنەوە بیانێت تۆ تووشی زەرەرێکن بەبێ ویستی خوای پەروەردگار ناتوانێت زەرەر لێدات بۆیە خاڵی یەکەم ئینسان کە ئازا دەبێت چاونە ترس دەبێت بەسەر ترس ئازاڵ دەبێت بەڕێزم تۆ پیاویان ژنیەوەی کە ئەو نامێت بۆ ئێمە ناردبوو یەکەم شت عەقیدەت بەهێزکە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرگرە هەموو ئومەت کۆ ببێتەوە بیەوێت زەربەیەک لە تۆدا لە تاریکی شەودا یان لە ڕووناکی ڕۆژدا دڵنیابە تووشن نابێ کە قەدەری خوای پەروەردگاری شاد ئیتر ئەم هەموو حەزەرە زیادە خۆماندووکردنە هودهود کە لە قورئانە لە سوورەتی ئەننەملا باس کراوە ئاوی لە ژێر زەویە لە هەر شوێنێکە بینیوێتی بۆ سولەیمان ئاوی دۆزیوەتەوە لە قوڵی ئەمەندە مەترەدا ئاو هەیە کەچی ئەم هودهودا کە ئاو لە ژێر زەویدا دەبینێ هەر منداڵان داوی بۆ دەنێنەوە چاوی ئەو داوای بەردەمی خۆی نابینێ کە قەدەر هات چاوەکان نابینا دەبن بۆیە تەسلیمی قەدەری پەروەردگار بە حەزەری خۆت کە بە قەدەر پێویست دواتر بزانە پەروەردگار چی بڕیار دابێ هەر ئەوە دەبێ خاڵی دووەم منداڵ مەترسێنە زۆربەی خەڵک کە لە گەورەیە تووشی ترس دەبێت هی منداڵیەتی با منداڵەکانمان نەترسێنین بە شەو لە بان و دێ و جنۆکە و دز و ساحیر و تاریکی شەو ئێمە خۆمە مناڵ نازانێت تاریکی شەو چییە باڵام دایک و باوکەکە نەچێ دەرەوە بەم تاریکە نەچێ سەرەوە بەدایکی دەڵێ ئاگال لێبێ خراپە بە تاریکی ئاوی گەرمت ڕشتووە یعنی مناڵ ئەمانە نازانێت لە لای مناڵ ئێمە لە مەجلیسەکانە وەڵا فڵان کەس سیحری لێکراوە مناڵ دەزانێت بێ سیحر خوایە چی بێ فڵان کەس وڵات جنۆکەیان لە لەش دەرکردو ئەم مناڵت تا بەیانی تەپاوتریەتی لە ناو جێگادا بۆ نیە تۆ ئەستی پێ ناکەی ئەڵێ بەخوایە جن چۆن بێ ئەبێت چۆن بچێتن لە شمەوە ئەبێ نەچێتە لەشی منەوە بۆیە دەبێت لە قسەکانماندا لە ناو مەجلیس و دانیشتنەکانماندا ئاگامان لێ بێ کە مناڵی تێدایە ئەو بۆ عەقڵەی تۆ تێ ناگاتەنە زەرەری بۆ گەورەش هەیە بەڕێزان
کاتی ناوبڕێکە دێنەوە خزمەتتان و لە دوای ناوبڕەکەەوە ئەم چارەسەرانە هەندێک خاڵماوەکە ئینشاءڵڵا بۆم بەڕێزە مای سوود دەبێ و بۆ هەمومان مای سوود دەبێت و لە ترس ڕزگارمان دەکات چارەسەرەکانن دوای ناوبڕەکە درێژە بە بەرنامەکەمان دەدەین و بەڕێزیشتان دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن لەسەر ئەم تەوەرەیە یان بابەتەکانی تریش بێ ئاساییە بەو دوژمارەیە کە لەسەر شاشەکە دەیبینن ئینشاءڵڵا دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان درێژە بە بەرنامەکەمان دەدەین لە بابەتی ترس هۆکار و چارەسەرەکانی ئێوەش دەتوانن بەو دوژمارەی کە لەسەر شاشەکە دەیبینن پەیوەندیمان پێوە بکەن. بەڕێزان وتمان خاڵی سێیەم با بەرنامەت ئەمە بێ دوێنێ ڕۆی بەیانی نادیارە ئەمڕۆ هی تۆیە و چێژی حەڵاڵی لێ ببینە، نە ئەوەندە بیر لە ڕابردوو بکەوە بترسی، نە ئەوەندەش بیر لە داهاتوویەکی نادیار بکەوە کە خوا ئەزانە پێی دەگەی یاننا، لە واقعی ئەمڕۆدا چێژی ڕاستەقینە و حەڵاڵ ببینە. چوارەم ئەو بەڕێزەی کە فەرمووی 9 ساڵە ئەم ترسەم لەگەڵا، گەورەترین چارەسەر ئەوەیە خۆت ترسەکە بشکێنی. ئێستا تۆڵی کە تاریکی شەو دادێ زۆر تەواو ترسەکە بەسەر مازاڵە. نمونەی واقعیت دەدەمە بەڕێزم. مامۆستا هەژاری موکریانی لە ژیاننامەکەی خۆیدا بە ناوی چێشتی مزێو لە لاپەڕی 45 دەڵێ بە مناڵیەوە ترس لە لەشما بوو، عینی وەکو ئەوی بەڕێزت، بە تایبەتی کە شەو دەهات ینی هیچ شوێنێک بەخۆی نەدەگرتم لە ترسانە، نەم دەتوانین لە ژوورەوە بڕۆم چاوم بە تاریکی دەرەوەی شوێنەکەم بکەوێ. تەنانەت شەوێکیان کە لە کاتی خوێندنیدا بووە دەڵێ بەرەو ماڵ دەگەڕامەوە، لە ڕێگادا ڕۆیشتم بەلای پەرژینیەوەی کە لە لادیەکانە هەیە بە دەوری باخ و باخاتەوە، ئێتر تۆزە تاریک بوو. وەختێکم زانی چاوم کردەوە بینیم کە پیرێژنەیەک وتم ئەوە جنۆکەیەکە لەسەر ئافرەتێکی بەتەمەن وەکو پیرێژنەیەک دەستی لە ژێر چەنەگەی داناوە چاوەکانی زەق کردوێتەوە دەمڕوانێتێ. ئەتەڵێت تف لە دەم ماوەشک بوو، حتا تەنانەت خەریب و خوێنی لاشەم بوەستێ لە ترسانە. وتمەوە ئەو کاتە بوو کە من لێ ترسامەوە ئەو جنۆکە ئافرەتەیە هاتۆتە بەردەمم دانیشتووە، ڕێک لەسەر شکڵی پیرێژنەیەکی سامناک نینۆکەکانی درێژ کرد بوو، زەق زەق سەیری دەکردم. تەنانەت قاچم نەبوو ڕاکەم، بەڵام دواتر ئەو چەند کەلیمەی خوێندە بووم فێری ئەوە بووم کە ئەگەر لەبەر دوژمن ڕاکەی گوناهبار دەبی. بۆیە وتم پێش ئەوەی ئەو پەلاماری مندا با من پەلاماری ئەو دەم. هاوارم لێ کرد و خۆم بۆ فڕێدا هەرچەند کەوا تەمەنیشم کەم بوو، بەڵام وەختێ بە ئاگا هاتمەوە هەرچی لەشم هەبوو دیارەوە پۆلە شیلانێک بووە، وەکو دڕویەک وا بوو، هەمووی دڕک بوو، هەمووی بەدەم و چاو و دەست و قاچما لەشم هەموو بوو بە دڕک و خوێنی لێ دەهات. ئیتر بۆم دەرکەوت ئەمە هیچی ئەسڵ و ئەساسی نییە. ئەوەی من چەند ساڵش گیانی تاڵ کردوم لە مناڵیەوە لێ ترسم، شەوان ئاواشتەکان دێنە بەرچاوم، ئەوەی کەوا وەکو مرۆڤێکی بە تەمەنی ئافرەت دەمبینی و بە جنۆکەم دەزانی ئەوە هەر دارەکەی سەر ڕێگایە پۆلە شیلانەکە بووە، بەڵام ئەسڵ و ئەساسێکی نەبووە. بۆیە دەڵێ لەو کاتەوە بڕیارمدا ئیتر ئەم وەهمە لە کۆڵ خۆم کەمەوە، ئیتر شەوان خۆم دەڕۆیشتم بە دووی تاریکترین شوێنە دەگەڕام، دەستم لە شتەکان دەدا، ئەو شتانی کە لەبەر چاوم دەبوونە شت هیچ نییە. بۆیە بەڕێزی شت بەردەوام لە تاریکی شەوە وەرە دەرەوە، دەست لە شتەکانداەوەی کە تۆ لێترسی زاڵ دەبی، ترسەکەت لادەچێتە یەکەم کەس دەبێت خۆت هاوکاری خۆت بی بە دڵنیاییەوە یەک دوو جار ئەم شتانە تاقی کردەوە کە هیچ شتێکی مەترسیدا لە دەرەوە نیە، ئێتر ترسەکەت دەڕوا. پەیوەندێکمان لەگەڵایە بەڵێ کاک سەعید فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك سعيد. زۆر دەست خۆشی دەکەم مامۆستا بۆ بەرنامە جوانە هیوادارم هەر بەردەوام بن. خۆی گەورە سەلامەتان کە زۆر سوپاسی دوعای خێرت دەکەم کاک سعید گیان ئینشاءالله خوا یارمەتی هەموو لایەک بدا. تاوەکەمی سوپاست دەکەم. وەڵام من دەمەوێت بپرسم مامۆستا نێژی قەسر و جەمع لە چی کاتێکا دەکرێت ئەگەر سەردانی شارێکت کرد 4-5 ڕۆژ مایتەوە دەتوانی ئەو 4-5 ڕۆژە عەیەن هەموو نێژەکان بە قەسر و جەمع بکە یان نا؟ بەسەر شارەکە چەند دوور دەبێت مەسافەکەی چەند کیلۆمەتر؟ شارەکان با بڵێن کەرکووک با بڵێن سلێمانی لە 80 کیلۆمەتر زیاترە، چکە مامۆستایەکی بەڕێز کە لایف ئەکاتەوە ئەو ڕۆژە ئەیود لە 20 کیلۆمەتر ئەتوانی نێژەکانت بە قەسر و جەمع بکەیت. قسەی لەسەر دەکەم ڕێزمەی و بەجەنای مامۆستاش بەسەر چاو ئینشاءالله. بەس من دەمەوێت بزانم ئەگەر 4-5 ڕۆژ من ماڵی خەزوورم مەسەلەن 4-5 ڕۆژ دەمێنمەوە دەتوانم هەموو هەر ئەو 4-5 ڕۆژە نێژەکان بە قەسر و جەمع بکەم یان نا؟ کاک سعید کە تۆ دەچی یەکەم ڕۆژ دڵنیای کە لەوێ 4-5 ڕۆژ دەمێنیەوە یان بە تەمای 2 ڕۆژ 3 ڕۆژ بمێنیەوە ئیزنت نادەن میوانێک دێتە پێشەوە کارەکەت تاو نابێ سەردانەکە درێژای کێشێ ئەمە بەستم نێتی دڵی خۆت کە لە ماڵەوە دەڕۆی بە تەمای چەند ڕۆژی بمێنیتەوە بەرنامەت چەند ڕۆژە؟
والله برنامج ئێمە دیار نییە کە ئەوەی مەسەڵەن ظروفێک دێتە پێشەوە دەبینینەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئاها دەبینینەوە دێنەوە هەڵگێ تاوا قوربان دەست خۆش بێت تاوا پەیامەکەت گەیشت زۆر سپاس بۆ تۆش کاک سەعید گیان بەڵێ پەیوەندێکمان لەگەڵایە بەڵێ کاڵێ خان فەرموو السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله دادگیان چۆنی باسی ئەحواڵت الحمد لله خەلا ڕازی بیا خۆشکەی سلام مامۆستا دوو پرسیارمانەیە پرسیارێکمت فەرموو مامۆستا پرسیار یەکەم خێرکردن بە جزیەوە بیکەی کە لە ماڵ کەسیش پێت نەزانێ ئایا گونەحباری یا نێ لە دایک و باوکت پێت بزانێ خێر بکەی ڕانگە جل و بەرگا لە خواردنە لە شتومەکە بکەینێ لە دایک و باوکت پێت بزانێ بڵین کچێک لە ماڵی باوکی کا وسەرینە لەگەڵ باوکو دایکی ێژە لە ماڵی باوکو دایکی خێر بکە بەڵێ باسە خۆمم باز مەبەستمەوەیە تۆ موچەی خۆتە معاشی خۆتە پارەی خۆتە یان هەری ماڵی باوکو دایکتە مامۆستا پارەی باوکمە خۆمان چەشمان نییە پارەی باوکمە بەس هەدایەتە دەست خۆمانەوە هەر ها بە دەست خۆمانەوە تێ خێر و شتی لێ بکەیت ئیزنی داون بۆ خێرکردنەوە توێتی دەستان نەترسێ یان ئیزن بن بەکەی پێویست ئیزمایدا دەستی دەکە ئەنی بیکەین نێرین ئەو پێی بزانێ بە سەرچاوی شەڵا قسەت بۆ دەکەم مامۆستا پرسیاری ماش عیدی میلاد مناڵ بەڵێ ئایا حرامە یا حەڵاڵە بیکەی بە سەرچاوی شەڵا قسەی لەسەر دەکەین مامۆستا یەک دقە چونکە مناڵێکمان هەیە تەمەنیشی گەورەیە وەڵا بەس لە عەقڵا مناڵە ماسە هەموو ساڵە حەز دەکا بووی بکەی ئێمەش ئەڵێن گوناحە تو تەمەنت گەورە بووە دایک و باوکی نەماوە بە سەرچاو ئینشاڵڵا قسەی لەسەر دەکەین دایک و باوکی نەماوە لای خۆمانە ئەڵێن ئاخر تو گەورەی تەمەنت ئەوە نەکەیە مامۆستا عەقڵەکەی بە مناڵی شەلە لە دەماغ دایدێ ئەگەر بووی نەکەی مامۆستا زۆر عادسە بێ ئێمە هەموو ساڵی بۆی ئەەکەی بەس قەڵەباڵی ناکەی خەڵک باڵکەین و وای حەل لەناو خۆمانەوە ئایا حرامە یا حەڵاڵە ئینشاڵڵا قسەی لەسەر دەکەین کە بۆیەکەی زۆر پێی خۆشە بێ پەیامەکەت گەیشت خوشکەکەڵە دەستەکان خۆش سەلامە دەست خۆش بێ خوا سپاس بۆ بەڕێزیشت خوا لەگەڵ دەستێت چاو دایکی کەیوان السلام عليكم دایکی کەیوان خوشکی بەڕێزم فەرموو دادەگیان عەلەیکوم السەلام ورحمة الله وبركاته زۆر بەڕێزم خوشکی من الحەمدولله خۆی گەورە چاک هەموو لایەکمان وڵای مامۆستا پرسیارێکم هەبوو سێ پرسیارە لە بەرپرسان بکەم نوێژی چێشتان حتا کەیەمێنێ چەند ڕکاتیش بکەی یعنی بزانین یعنی حتا چەند ڕکات نوێژەکە بکەی دووەم پرسیارشم دوو لە ڕووی جەنابەت فەرزین دێ کە مەلا بانگەدا دوو لە ڕووی فەکێ لەم ناوە لەگەڵ مەلا بانگدانە ئەلوولێنن سەگەکان بەڵێ بەڵێ مەلابانگەدا دوو لە سەگەکانش ئەلوولێنن ئەوەی ترشم پرسیارەکەم کە ئەڵێ خوا لە یەکتان نەکە ئەها کەکە بینی لە خۆشەویستیە ئایا گوناحبار نەبی کە دەڵێ خوا لە یەکتان نەکە بە کەسێ دڵی خوا لە یەکتان نەکە بەڵێ بەڵێ کە ها خێزانێکە بەری بەختەوەری وە مامۆستام گوناحبار نابی وا بڵێ تاو پەیامەکەت گەیشت خوشکە مەمنون مامۆستا دەستەکان خۆش بێ خوای گەورە پایەدارت کە سەلامەتان کە یاخوا زۆر سوپاس بۆ جەنابیشت خوابتان پارێزی خوا لەگەڵ بەڵێ بەڕێزان خاڵی چوارەم کە بۆ ئەو کەسانی کە ترسێک لە لەشیانایە بڕواتان هەبێ باشترین مامۆستا خۆت بەسەر ترسەکە تازاڵ بی یعنی چەند جارێک ئێستا و بەڕێزە کە پیاوەیان ژنە نازەم کە نامەکەی نووسی بڵێ لە ئێوارەوە هیچ شوێنێک بە خۆم ناگرێ یەک دووجا بڕۆ دەرەوە بە تەنیا بڕۆ دەرەوە لە تاریکی شەوە تەنان گڵۆپی بە دەرگاشت بکوژێنەوە وەکو ئەوی مامۆستا هەژار دەبینی هیچ نییە تەنان مامۆستا هەژار هەر لە چێشتی مزەوە لە لاپەڕی چوری پێنجا دەڵێ بەردێکی گەورە هەبوو لە شاغی تەرەغا کە لەناو خەڵکەدا دەنیشتم دەیانگوت لەناو ئەو بەردە گەورەیەدا کلۆر بوو بەردەکە وەکو نیمچە ئەشکەوتێکوا بوو ئەیانگوت جنۆکەی تایە ناوی چەندین خەڵکیان بۆ دەوتم فڵان کەس چۆ ئەو بەردەوە هاتە دەرەوە بە شێتی هاتەوە فڵان کەسی ژوا بوو فڵان کەسی ژوا بوو ئەڵێ بەو شێوەیە ویان لێکردبووم کە هەرچی بچێتە ئەو شوێنە بە سەلامەتی نایەتە دەرەوە بەڵام من بڕیارمدا بوو ترسەکەم واز لێ نابوو چوومە ناو بەردەکەەوە شەوێکی تاریکی بەهاری نمەباران دەباری چوم لە ناوەشکەوتەکەیەتەنان خشپەی گەڵاکان دەهاتەموت بەس بزانم جنۆکە چۆنە ئەو جنۆکانی کە دیان شێتت دەکەم زام چۆنە بێمنێت بووم وڵات جن هەر نەهات تەقریبەن تانیوە شەوێکی درەنگ ئێتر کە هاتمە دەرەوە ئەڵێ کە سەیرم کرد شتێکی گەورەی زەلام چاوەکانی دەبریسکایەوە سەیریە کردم وتمەوە جەنابی جنۆکە هاتۆ ئێستا هاچم بزانم داخۆ جنۆکە چۆنە کە لێی نزیک بوومەوە ڕای کرد سەیەکەم دوو لە ڕوتان جاشکەکەرێکە ئێوارە لە شوانەکە لێی بەڕەڵا بووە
بسەری لێ تێکچوو هاتۆ بۆی لەوەر بارانەکە خۆی پەنادە بێتە ناو بەردەکەەوە سیرم کرد ئەوەی کە هەموو خەڵک پێشێت بوو لەوە چێجاشکەکەرێکیەوە بێ حیوانێکی چێوی بوو بێ خشپەیەکی هاتووە بۆیە ئەو ترسانە تەنها خۆت بەغیرەت کە دووسێ جار ئاوا بکە ئێتە ترس دەڕوا بۆی مامۆستاژای موکریانی لەنجا بە شەوی تاریک من لە دوی جنۆکەکان لە دوی شتە سامناکەکان دەگەڕام بەڵام بەخوا هیچ نەبوو هیچی حقیقەت و ڕاستی جن هەیە بەڵام ئەوە نەبوو کە خەڵک بەو شێوەیە کە خەڵک باسییان دەکرد و ژیانی منی تاڵ کرد بوو بۆیە بەڕێزم تۆش هەوڵ بدە غیرەت بدە بەرخۆت باشترین هۆکاری ڕزگاربوون لە ترس غیرەتدانە بەرخۆتە خۆت یەک دوو جا لە شەوی تاریکا بڕۆدەرەوە هیچ نابێت پەیوەندێکمان لەگەڵە خوشکە لیا بەڵێ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته داديان ما من خوين كارم امتحانات كان زرت أسبوعين يعني شتى بي يعني أشتي يعني ما بقى خوين زور باش أي خوين بس كأجمع امتحانات كان كإتاحة أسئلة ديتاتيشن رجل بي كان ما مصابولة في آتي بكاردين باشا بەسەر چاو قسەت بۆ دەکەم و ئاتێک شتێک نییە بۆ شتێ بەڵام قسەت بۆ دەکەم لەسەری ما زۆر هەوڵەتم ینی ئەوەی لەبیر ئەسێتەوە کەشتەکەشم لەبیر ئەسێتەوە دوای کە لە ئیمتیحان دادەیان کچی من کە لە ئیمتیحان دێتە دەرەوە دواتر شتەکان لەبیر دەکەوێتەوە امتحاناتەکانت بێمە دەرەوە سبحان الله أو قريب بيته حتى الامتحان لسر سيلكاني لبير النامريكا هاتي مالوا هاتي دروي هولي تاخي كرنا ولا لبير الدميان يعني الزانية صار لبرته بضي يعني كديت التشم يكسب يعني هموش تكان لبير أكم لبير ما تيتيك فامكات جيش خوش كليا إن شاء الله قصي لصدقكم بإذن خوي جورا دست خوش ما ومدي السكوت ندبو خوازم خام فقطان كاخ دادا شيرين فرمو باش فرمو دادا شيرين باشی بەڕێزی مامۆستاجانێک پرسیار من معلم هەفتا و دووە پیاوەکەشم پەنجا مارەیم هەیە ئەڵم بمەرێ هەتا خۆت ماویت تەمەنی هەفتا و پێنج ساڵ ئەو حەقی خۆشێتی بماتێ ناشماتێ و پارەشی هەیە یعنی پارەدارە ئەڵێ نادەمێ وەڵام ماری جاواب خۆشی ێزانە کە گوناهێکی گەورەیە مارەی کە هەی بێ ئەتر بڕیاریش درابێ ئەتر ئەگە ئیمکانیەتی هەبێ نەداتێ گونەهبارێکی گەورە دەبێت بەسەر چاو قسەشی لەسەر دەکەم اینجا هینیش ژنێکی کەشی هەیە ژنەکەی تەمەنی هەفتا و پێنج ساڵە بێت من وەکو کچی ئەوان وام ئەم ژنە لە هەر هەموو شوێنێک نەمناڵەمە هێنە شتە دوعام لێ ئەکا دایم تۆ مناڵن نییە بەس ئەو دایم دوعام لێکا دائیم وڵی جا دوعای نابەحەق خەر و کەسەکە بۆ خۆی دەگەڕێتەوە ئەوش قسەت بۆ دەسەر دەکەم دادە شیرین کوڕێکیشی هەیە 9 ساڵە کوڕەکەی من بەخێوم کرد خۆم گەورەم کرد خۆشم ژنە بۆ هێنا تی خۆی پەروەردگار پاداش داتەوە ئیشەڵای شەرۆک ئەولادی خۆت وایە هیچ فەرقی نییە ئیشەڵا تۆ دەوری دایکایەتی بۆ بینی قازانجی دنیا و قیامەتی خۆتە خۆی گەورە پاداشی تۆش دەداتەوە ئیشەڵا ئەو ئەولادەش وەکو ئەولادی خۆت وایە هیچ فەرقی مەکە بەس لەبارەی ئەو مارەیەوە نازانم چی بکەم لەگەڵیان من هەشێتی ناماتی حەقی بەسەر چاو ئێستا لەسەر مارەیەکەش قسە دەکەین قوربان بم بەڕێزی مامۆستاجان لەگەڵ بێدا دەشیرین سەر چاو خوشکە بەڕێزەکەم خوشکی بەڕێزم سەر چاو کاک حەسەن فەرموو بەڕێزم السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشي ماما سهلان. والله الحمد لله الأخوة وزيك حسن جنابتان شلون؟ والله باشي من لك ربط تلفون نكركوك يا عزيز وأخوي قربتان بارز فرمو. ألم هاي شيء إسا ألم بابا خير مثلا لماله كخيرك كي تسنزانه باش خيري باش ترى تباسي كده أو خيرنا من وانيا. خير دو جوده هي خير من هي أخوة هدو يعني باس كردوا. إن تبدوا الصدقات فنعم ما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم ما تخوا بردو شي باس كردوا قصي لصدقكم هند خير هي باش كلا بكري باشا هند خير شي بنهيني بكري باشا بس تشاو خيرك بس يني نامن خيري نامن باس نكي باس ان شاء الله رون كدنوا ددم كاما بنهيني باشا وكاما باش كلا باشا خوا هردو يعني القران ابو ما باس كردوا بس تشاو كاكا حسن جان ان شاء الله جيبيز با زور سپاس بو جناب دست خوش به خوال لكم بيا خوا خاتو شيلان فرمو داديان مام سجان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته داديان مام سجان برسيارك مية فرمو برسياركتك مام سجان أجر إنسان يجون فروش بير يعني معدل وات يبقى جون أجر جوابي بيته وابن أحوار بيه بس سرت إن شاء الله قصد ودكم لسه واحد يسبيع نصاصم هيا دست خوش بوصفات
خۆ لە ڕاز بیا خۆدا دەگەیان سەر چاوم. دو پەیوەندیمان داوای لەبوون دەکەین هیچ کە پەیوەندی ناتوانین وەرگین کاتمان نامێنێ. دایکی ئەیوبە با فەرمێە. مامۆستان کاتت باش؟ ئەم کاتت باشتر دادەگەیان. مامۆستا وەڵام من پرسیارێکم هەیە. بەڵێ فەرموو. دایکم سوادرای هەیە قسەی لەگەڵ ماکەن پێ جارەکە ماڵیشیان قسەی لەگەڵ ماکەن ئایا دایکم تر نەکرێ گوناحبارە بێ؟ ئەنی هۆکارێک خەتای دایکرد نەبوو کە ئەم دڵیان پڕ بوو نەوەڵا هەر کێشەیەک بوو تر ئەوان داریان کە ڕۆیشتن ئەنجایتر لەسەر قسە لەگەڵ دایکم ناکەن. بەسەر چاوی ئینشاڵڵا دایکی ئەیوب قسە لەسەر بابەتەش دەکەین بە ئیزنی خوای گەورە گوێ بیست بە. سوپاس بۆ جەنابەت خوا لەگەڵ بێ خوا سەر چاو خوا لەگەڵ خوشکە باشەکەم. بەڕێزان ببورن پەیوەندی ترمان بۆ وەرناگیرێ بۆی کەەوە حەقی پەیوەندەکانیش بدەین و قسەی پێویستی لەسەر بکەین. لە دوا خاڵە لەسەر مەسەلەی ترس ئەو بەڕێزە کە فەرموو بووی 9 ساڵە بەدەست ترسەوە دەناڵێنم یان هەموو ئەو بەڕێزانەی کەوا باسی ئەومان بۆ لێ دەپرسن چارەسەرەکانی ترس ئەو کۆمەڵە خاڵەکەی ئینشاڵڵا جارەشە دەتوانن لە دووبارەی بەرنامەکەدا یان لە فەیسبووکەکەەوە بیبینن. بە ئومێدەوارم خاڵک هەر سەرێکیەکان غیرەتی خۆتە. ئەو کەسانی کە لە شتێک دەترسن یەک دوو جار وەکۆی مامۆستا هەژاکە بۆم باسکردن بە دڵنیاییەوە بڕۆ دەرەوە سەی دەکەی هیچ نییە و ئەوەی کە تۆ لێ دەترسی ئەو شێوازە ڕوونادا و ئەوە تەنها وەهم و خەیاڵێکە. مرۆڤ یەک عادەتی هەیە هەر شتێک کە تۆ دەیهێنێ بەرچاوی خۆت یعنی تەنان لە ڕۆژە سەیری دیوارێک کە بڵێ شقڵەکەی وەکو فڵان شت دەچێت شتێکی سامناکە ڕێک ئەو وێنەیەت بۆ دەرەچێت وێنەکان مێشکی تۆیە دروستی دەکەن نەک واقعەکە ئاوا بێ. لە ترسی ئاسایشدا هەموو مرۆڤێک بەشی خۆی وەکو پاسی پێغەمبەرانیشمان کرد سەلامی خۆیان لەسەر بێ مرۆڤ ترسی خۆی هەیە. ترس بابەتێکە پەیوەندی بە ژیانمانەوە هەیە لە هەندێک بەڵاو مصیبەت دەمان پارێزەگەی ئینسان ئەوەندە چاو نەترس بێ لە هیچ نەترسێ خۆی خاتە ئاگرەوە و ماڵی خۆشی و خەڵکی ژوێران دەکات. بەڵام خاڵی کۆتایی بە پێویستی دەزانم هەر کەسێک کە تووشی نەخۆشی ترس بوو پەنا بۆ خوێندنی قورئان بەرێ پەنا نەبا خەڵک نوشتە و دوعای بەسەرا بخوێنێ پەنا بەرێ پەرداخێک ئەو بەڕێزم بێنە سورة فاتحة سورة قل هو الله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس شي سيجاري أنت حو جار بيخوينا بسر آوكدا فوب كسر آوكو بيخوا بيكدمو شاي خوتوا أو باشترين بابتي آينيو تكفيك من كل شيء بخوا بو هموش تبستا نزیکی حو ڕۆژ زیاتر ئەم بابەتە دووبارە بکەوە بەیانیان و ئێواران ئەو پەرداخەوە خۆت بەدەمی خۆت دوعاکانی بەسەرا بخوێنە بە بەرەکەتی ئەو قورئانی ئینشاڵڵا ئەو ترس و بیمە نامێنێ. واگە هەر درێژەی کێشە ئێمە زانستی پزیشکی دەرونیمان هەیە پێم باشە ئەو بەڕێزان 9 ساڵ زۆر زۆرە تۆ شەو نتوانانی بڕۆیتە دەرەوە یان مناڵێکتان یان کەسێکی گەنجتان کچێکتان کوڕێکتان تووشی ئەو بابەتە بوو سەردانی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان واتە ئەوانەی دەرون ناسن مەبەستمەوەی خواانەخواسی ئینسان شێت بووە. دەرون ناس ئەو بابەتانە لە ئێمەی مامۆستای ئاینی زیاتر دەزانێت ئەوانە دکتۆرایان هەیە ماستەریان هەیە لەو بابەتە زانستیانەدا لە ڕێی دەرون ناسەکەەوە حاڵەتەکەی خۆتی بۆشی دەکەیەوە لەوە ئەچێت تێکچوونی هۆرمۆناتێکت بێت کە ئێمە مامۆستای ئاینی لەو بابەتە نازانین ئەو لە ڕێی پشکنینەوە دیاری دەکا یان جۆری ترسەکە دیاری دەکا ئەمە چ فۆبیایەکە لە چه حاڵەتێکەوە تووشت بووە هۆکاری چارەسەرەکانی بۆیە هەر شتە بگەڕێنەوە بۆ پسپۆڕی خۆی هەموو شتێک شەر نیە مامۆستای ئاینی ئێمە تەنها ئاماژە بە خاڵە سەرەکیەکان دەکەین بەڵام کەسێک کە ترسەکەی درێژەی کێشە ومێدەوارم سەردانی دەرون ناسان پسپۆڕانی بواری دەرونی بکەن و ڕێنمایەکانی جێبەجێ بکەن و خۆشیان لەخوا بپاڕێنەوە پشت بەخوا بەستن و تەوەکل لەسەرخوا ئینشاء الله خوا لەو بەڵایە ڕزگارتان دەکا و خوا شیفای هەموو ئەو کەسانە بدا کە تووشی نەخۆشی ترس بوون. دێمە سەر وەڵامی پرسیارەکان کاکە سەعید فەرمووی نوێژی قەسر و جەمع بەڕێزان لە مەسەبی ئیمامی شافعیدا ڕەحمەتی خوای لێبێ کەسێک کە چوو بۆ شوێنێک جەنابەت لە هەولێردی بۆ سلێمانی بۆ لای ئێمە ئەڵی لە ماڵی خەزورم دەمێنمەوە لە ماڵی براکەم فڵان کەس دەمێنمەوە لە ماڵەوە لە هەولێر نێتە هەبوو 4 ڕۆژی ڕێک لە سلێمانی دەمێنیەوە تەنها ئەو ڕۆژێک کە دەگەیتە سلێمانی و ئەو ڕۆژش کە لە ڕێگا دەگەڕێیتەوە ئەو 2 ڕۆژە بۆ تەیە قەسر و جەمع بکەی. بەڵام ئەگەر وەکو جەنابەت دەڵێ دێی بۆ ماڵی خەزورت بۆ ماڵی برایەکت هاوڕێیەک دەڵێ وەڵا 2 شەو لایەن دەمێنمەوە کەچی دوایی برادرێش کە تەکلیف لێ دەکەڵ ئەم شەویش لای ئێمە بە وڵات دواتر ماڵی خەزور تەکلیف دەکەنەوە ئەم شەویش مەڕۆنەوە سەیری کە هەست تۆنێتی 2 ڕۆژت هەبوو کەچی 6 ڕۆژ مایتەوە هەموو ئەو ڕۆژانە کاکە سەعید بۆت هەیە قەسر و جەمع بکەیت بەنسبەت ڕێگاکەوە ئەو مامۆستا بەڕێزە ڕاستی فەرمووە بەنسبەت مەسەبی شافعیەوە دەبێت لە دەوری 70 کیلۆمەتر بۆ 80 کیلۆمەتر ڕێگاکە ببێ بەڵام زانایانی تری شەن وەکو ئیبن حەزم و زانایانی ظاهری ڕەحمەتی خوان لێ بە قسەکەشیان زۆر جوانە ئەڵێ لە هەر شوێنێک خۆت بە سەفەری زانی سەفەری چۆنە ئێستا جەنابەت دەگەل لە ناو هەولێر بچی بۆ لای قەڵاو ئەوانە
لەوە چ 10,000 پێ بێ بەستە لەوە چێ تەسکەرە و هەوێ و هیچ شتێک لەگەڵ خۆتە هەڵ نەگرت بێ پشتێنن نەبەست بێ قۆندەرێکی تازە لەگەڵ ڕێزمدا لە پێ نەکرد بێ گۆرەوی لە پێ نەکرد بێ بەڵام ئەگە چووی بۆ سەفەر کە چووی بۆ سەفەر نیشانی سەفەری چییە خۆدە پشکنی پارەی تەواوت پێەیە هەوێت بۆ سەیتەرە و بازگەکان پێەیە گۆرەوی لە پێ دەکەی قۆندەری باش دە پێ دەکەی بە ماڵەوە دڵی وا بۆ فڵان شوێن دەچم یعنی لەو ڕێگایە خۆت بە سەفەری دەزانی لە سنووری شارەوانی خۆت دەرچووی قەسر و جەمعی تۆ دەست پێ دەکە ئەگە 20 کیلۆمەتریش بێ ئەو مامۆستا بەڕێزەش ڕاستی فەرمووە بەڵام لە مەسەبی شافعیدا بۆ قەسر واتەگەر نوێژی نیۆڕە بە دوور کات و عەسریش بە دوور کات بکەی وا چاکە لە 70 کیلۆمەتر تێپەڕت کرد بێ ئەمجا قەسر و جەمع بکەی و لەسەر ڕێی زانایانی شەل لە سنووری شارەوانی خۆت چوویتە دەرەوە کە خۆت بە سەفەری زانی تۆ لێرەوە دەچی بۆ کۆیە یان بۆ شوێنشکەی نزیکتریش لەوێش هەر بەدڵنیاییەوە بۆ تای قەسر و جەمع بکەی ڕێی زانایانیش هەمویان جگەی اعتیبارە و هەمویان لەسەر سەرە و هەمویان کاراسانیە بۆ ئێمە کاڵەخان دەڵێ خێرکردن بەدزیەوە ئەوە نییە کە مادەم پارەکەی هی ماڵی باوکو دایکتە تۆ ئەمینداری باوکت متمانی بە کچەکەی خۆی هەیە بە کاڵەخان هەیە دەڵێ خێر بکە دەستت لە خێر نەترسێ تۆ کاتێک گونەهبار دەبی خوشکە کاڵێ کاتێک کە زیادەڕەوی بکەی یعنی تۆ ناکرێت باوکت 100,000 لای داناوی لە ماوەی مانگێکە 30,000 بکەی بەخێر ئەوە زۆرە چونکە ئەو باوکت ئەو پارەیە داناوە لای تۆ کە مەسرەفی ڕۆژانەی ماڵی پێ بکەی بەڵام بە پێی پێویست لە حەدی پێویستە بۆ کەسانی پێویست تۆ هەر سوالکەرێک لە دەرگایدا و 10,000 بدەیە ناکرێت بەڵام دەتوانین 250 بدەیە مادەم ئەو فێر بە هەر بە دەرگاکانەوە دەگەڕێ خوا بەرەکەت دەخاتە ڕزق و ڕۆزیتانەوە بۆیە ئەمە بەدزیەوە حیساب نییە چونکە باوکت ئیجازەی تۆی داوە تۆش بە ئینسافی مەکە لە سنووری معقول و واریداتی باوکت و مەسرفی مانگانەتە واتە شتێکی لێ بکە بەخێر ئەوی جوانە بێ کە لەسەر بژێوی ژیانەکەتان و لەسەر ئەو مەسرفەی کە ڕۆژانە دەیکەن دیار بێ ئینشاءالله خوا ئەجری تۆش و باوکیشت و دایکت و هەموو ماڵەکەتان دەنووسەیە عید میلاد شتێکی باش نییە عید میلاد یعنی ئەسڵەن ئێمە بیگۆڕین بە شتێکی تر منداڵ فێری بکەی بڵێ ئەگەر ئەم ساڵ کارتەکەت وەرگرتەوە لە قوتابخانە هاتیەوە دەرەجەی و نمرەیەکی بەرزت هێنا ئێمە ئەو ڕۆژە دەکەین بە جەژن و شادی چونکە عید میلاد لە دایکبوونی مرۆڤ هیچ ئازادیێکی مرۆڤی تێدانێ هیچ ئازادیێکی مرۆڤی تێدانێ تا یادی بکاتەوە بەڵام ئەو کارانی کە سەرکەوتنەکان بە پشتیوانی خوا هەوڵ و هیممەتی مرۆڤەکەی لەگەڵدایە ئێمە ئەو ڕۆژە بکەین ساڵی دەرچوون کاتی وەرگرتنەوەی نمرەی قوتابیەکانمان ڕۆڵەکانمان بۆیان بکەین بە ئاهەنگێک و شکرانە بژێری خوا بەڵام ئەگەر کەسێکی ژۆک و ئەم منداڵە کە یەکەم بێباوک و دایکە بێباوکە وەشەلت دەماخەوە دڵی بۆ شتانە خۆش دەبێت هەر ئاساییە ئێوە بۆی بکەن بە عید میلاد بەڵام ناخی دڵی شەرتە ناخی دڵ ئێمە عید میلاد هەتا تەنانەت ئەو بەڕێزانەی کە دەشیکەن کاکە بەرگێکی ئیسلامی بەبەراکەن ئێمە بۆ دەتوانین شتی خەڵک بێنین بەڵام بە شێوازە ئیسلامیەکەی خۆمان دەری ببڕین چۆن کەسێ عید میلاد دەکا بە بسم الله الرحمن الرحیم دەست پێ بکە پێویست ناکە کۆمەڵە شتێک کە ناشەرعی و ئەوانن دوعای خێر بکە بڵێ یا ڕەبی پەروەردگارە لەبەر چاوی مناڵەکە سوپاست دەکەم کە ئەم دیارە جوانە ئەم گوڵە جوانە کە ئەم مناڵە شیرینەیە ئەمە پێنجەمین ساڵی تەمەنێتی حوتەمین ساڵی تەمەنێتی لەم ڕۆژەدا بوو کە ماوەکەمان ڕووناک بۆ بە مناڵە چاوگەشە هەزاران جار سۆز بۆ تۆ یا ئەڵڵا سوپاست دەکەم خوا تەمەنی پڕبەرەکەت کەی عیلمی زیاد کەی حلمی زیاد کەی لە بەڵام مصیبەت و نەخۆشی بە دووری کەی خوایە هەموو ساڵە ئەم مناڵە جوانە ئەم مەدیسە ئەم خێزانی خۆمان ئاوا بە خۆشی بە دەوری یەکەوە دانیشین و شکری خوا بکەین چاو لێ تۆ مەدیسەکەت کرد بە مەزیسی یاد و زیکری خوای گەورە و سوپاسی خوات کرد لەبەر چاوی ئەو مناڵش با فێری دوعاکردن و ئامینکردن ببێ کەواتە ئێمە عید میلادی غەریبیەکەمان گۆڕی بە دەستورێکی ئیسلامی جوانی خۆمان و هەر کەسەش خوای گەورە بەنێتی دڵی خۆی ئینشاءالله پاداش لێداتەوە بۆ ئەو مناڵش درێخی لێ مەکەن مادام حاڵەتەکەی ئاوایە و هەتیوە و لەلای ئێوە بەخێو دەکرێت بەس چی دڵی خۆش بوو ئینشاءالله بەس عەرزم کردن بە بسم الله و الحەمدولله و سوپاسی خوا و دڵخۆشکردنی ئەو منداڵە ئینشاءالله خوا دڵی ئێوەش خۆش دەکا خوشکە کاڵێ دایکی کەیوان فەرمووی نوێژی چێشتەنگا و نوێژی چێشتەنگا و بەڕێزم هەرکە خۆر معقدەر ڕمێک لەسەر شاخەکان یعنی ئێستا تقریبا لە سعات 7:30 ئەوانەوە دەست پێ دەکا کاتەکەی یعنی زووتریش بەس تۆ لە 7:09 دەست پێ بکەی زۆر باشە حتا نزیکی نوێژی نیۆڕە هەر دەمێنێ لەو مەسافەیەدا لە کەیە مەجالت هەبوو لە دەوری 7:09 حتا نزیک بانگی نیۆڕۆ تا 11:00 بیکەی ئاساییە و دوور کات هەیە 4 کات هەیە باشترینی ئەوەیە 8 ڕکاتەکەت بۆ بکرێ دوور کات دەکەی دوور کاتی تر دوانی ترواتە 8 ڕکات نوێژی سەڵات دوحا نوێژی چێشتەنگا و بەڕاستی بەرەکەتی ماڵە والله هەر ماڵی نوێژی چێشتەنگاوی تێدا بکرێ خوا بەرەکەت و ڕەحمەتی خۆی بەسەرا دەبارێنێ والله ڕزق و ڕۆزی ڕوت تێدەکا
وإنجستان براستي حل بيانيك أو صدقانك لسا جسم من واجبة كبيغمبر صلى الله عليه وسلم دياري كدوا بدوركات نيجي كشتنگا خو همو أو 360 أجرد ودنوسي براستي بركتي خوا دتواني دوام بكي حتى دتواني تا هشتك بروي عرضم كدن لدوري حوت ونيو بياني ودس بيبكا حتى نزيكي يانزوني ونيوره هر كاتي نيجي كشتنگا وهيا سەگەکان دەلوریانن لەگەڵ بانگدان ئەو پەیوەندی بە بانگەوە نیە ئەوان ژیان لەو مکەبەرەدەن گەورە و ئەوانە دەبێ بەلایەنەوە شتێکی غەریبە بەڵام بانگ بۆ ئیماندارانە بۆ ئەهلی ئیسلامە پەیوەندی بە سەگەوە نیە وئین من شەیء ئیلا یوسەبیح بحەمده ولكن لا تفقهون تسبیحهم هەرچەند هەموو گیانداران هەموو باڵندەکان والله دار و بەردەکان هەمویان ذکری تەسبیحاتی ئەڵڵا دەکەن سبحانه وتعالى بەڵام بە زمانی خۆیان کە ئێوە تیان ناگەن هەموو شتێک تەسبیحاتی پەروەردگاری دەکا هەمووی خالقی خۆی دەناسێ ئیلا جنۆکەی کافر و ئیما مسلمانی کافری بێدین نەبێ کە دانانێ بە گەورەی خوادا ئەینا هەمویان تەسبیحاتی خوا دەکەن بەڵام ولكن لا تفقهون تسبیحهم ئێوە تیان ناگەن بەڵام ئەوەی کە بڵێ لەبەر بانگەکە وا دەکا ناناوە دەنگەکەی بەلاوە غەریبە ئەو دەنگە نەجوابی بانگ ناداتەوە چونکە بانگ بۆ مکەلەفانی شەرعی ئیماندارە پەیوەندی بە ئاژەڵەکانەوە نییە کە بە کەسێک بڵێ خوا لە یەکتان نەکا گوناهبار نابی بەڵام جوانتر لەوە ئەوەیە بڵێ یا ڕەبی بە یەکەوە بەختەوەر بن خوا بەرەکەت بخاتە نێوانتانەوە با ئێمە زمانمان بەوە ڕابێنین خوا کەس لە یەک ناکە ئەوە ئەو شەیە بەو شێوازە جوان نییە خوا کەس لە یەک ناکە ئەگە خۆی کردەوەکانی جوان بن خوا نەعوذ بالله ستەمکار نییە دوو کەسی خۆشەویست لە یەک جیاکاتەوە بەڵام با ئێمە زمانمان بە جوانتر ڕابێنین دڵنیا دەکەم گوناهبار نییە میلەتی کوردی ئێمە مەبەستی ئەوە نییە خوا نەعوذ بالله زاڵم بێ دوو کەسی خۆشەویست لە یەکە کە دەڵی خوا لە یەکتان نەکا یعنی بەبێ ئیزنی خوا دوو کەس لێک نابنەوە دەی خوای گەورە ئیزن و ڕەحمەتی لەسەر بە یەکەوە بوونتان بێ نەک لەسەر جیابوونەوەتان بەهۆی کردەوەی خراپی خۆتانەوە ئەمەم دوعای بەم شێوەیە بەڵام باز زمانمان ڕابێنین بە دوو کەسی خۆشەویست بڵین یا ڕەبی بە یەکەوە پیر و خەڕۆ بن ها کوردەواری چەند جوانیان وتۆ بە یەکەوە پیر و خەڕۆ بن یا ڕەبی بەختەوەر بن هەمیشە بە یەکەوە بن قەت لە یەکتریدا نەبڕێن ئەتر بەو شێوەیە ئەو وشانە ئەوەی تری کەڵی خوا لە یەکتان نەکات دڵنیا بە گوناهبار نابی میلەتی ئێمە نێتێکیەوەی نەخوا نەعوذ بالله بۆ شێوەیە زەی کەوتم لێکی دابێتەوە هەر نێتی وشەی خێری هەیە میلەتەکەی ئێمە بەڵام جوانتر هەیە و جوانترین هەیە جوانترین ئەوەیە بڵێن یا ڕەبی بە یەکەوە بەختەوەر بن خوشکە لێ دڵی لە کاتی ئیمتیحاندا شتم لێ دەچێتەوە ئەو بابەتی ترسەیە جەنابەت بەڕێزم کچەکەم تۆ لە کاتێکە لە ماڵەوەی ئەم ترسەت بۆ دروست بووە یەک دوو جار ئەم تاقیکردنەوەی لەسەر خۆت تاقی کردوێتەوە پرسیارەکان لەبەر دەما دوانەکە جوان خوێندەوە هەموو لە بیرە بەڵام لە ماڵەوە ترست هەیە لە ماڵەوە ئەترسی ئەڵی کە چوومە ئیمتیحان لە بیرم نامێنێ واللهی مێشکیش چی پێ بڵێ ئەوە دەداتەوە وەکو ئەشکەوتێک وایە چی دەنگێک بڵێ ئەو بەڵەت بەرەو ڕوو دەکاتەوە ئەمە خۆتی تۆ چەند جارێکمە تاقی کردوێتەوە بۆیە هەل لە ماڵەوە بڕیارە داوە لە بیرن نامێنێ ئەو تاکە لە ئیمتیحان دێتە دەرەوە عیبنێ هەمووانەکانت لە بیرە بۆیە ئەمەش دەکەوێتە سەر ئیرادەی خۆت همەتی خۆت هەموو دوعاکان چاکن بسم الله الرحمن الرحیم یا ربی خوایە توکلت علیک یا ربی خوایە پشت و پەنام هەر تۆی ئا بە زمانی کوردی خۆمان خوایە پشت بە تۆ دەبەستم بە ناوی پیرۆزی تۆ یا ئەڵڵا دەست بە ئیمتیحانەکە دەکەم وەرەقی ئیمتیحانەکەت بکەوە بیر لەوە مەکەوە لە بیرت دەچێتەوە ئەمجا هەوڵ بدە کە سەیری پرسیارەکانت کرد خوێندنەوە بزانە کامیان باشتر دەزانی پرسیارێکیان هیچ بۆی دانامێنی خێرە ئەویان جوابدەوە پرسیارێکیان نیوەی دەزانی ئەوان جوابدەوە پرسیارێکیان بیرکردنەوەی زۆری دەیە بە دیارەوە ڕادەمێنی ئەمان بخە ئاخرەوە وەی سەرەتا ترسدان نەگرێت ئەوەی بەدڵنیایەوە هەندێک پرسیار هەیە هەمومان وابووینی ئیمتیحانە هەر زۆر بە ئاسانی بە سەریاتێ دەپەڕی ئەوانە جوابدەوە دڵنیا بە یەک دوو جار بەسەر خۆتا زاڵ بە ئیتر ئەم ترسە بەرت دەدا بەڵام حتا تۆ لە ماڵەوە بیر لەوە بکەیتەوە لە ئیمتیحانە بترسی وەڵا کارەکە خراپتر دەبێت بۆیە دادەلیا خوشکە باس شوم تەنها ئیرادەی خۆت ئەوەی پێم وتی بسم الله الحمد لله توكلت على الله خويا پشبتو کامی باشتر دەیزانی ئاسانترە وەڵامیان دەوە یەک جاری وا لە بیریشت و پرسیارێک شت بۆ وەڵام نەدرایە بە ئاسایی وەریگرە جا ئیمتیحان بۆ ئیمتیحانە ئەگەر هەموو کەس 100% لە هەموو ئیمتیحانەکە بێنێ دەبوو ئیمتیحان هەر دروست نەدەبوو هەر هەمومان 100 ما بۆ دادەندرا دەکرێت جارێک ئیمتیحانەکان بشکەوی بەڵام لە خۆتی مەکە بە بابەتێک بۆی دەروونت پێی تووشی نەخۆشی نەبێ و ترس بەسەر تازاڵ نەبێ خوای گەورەی یارمەتی تۆ هەموو خوێندکارەکانمان بدە دادا شیرین تەمەنی موالی 72 مێردەکەی بە تەمەنترە و خێزانی تری هەیە مارەی بەڕێزان مارەی یەکێکە لەو شتانەی کە پیاو لە کاتی مارەکردنە بڕیاریدا ئەم مارەیە لەسەری واجبە قەرزێکە ئەگەر خۆی گەورە ڕەحمی پێکرد هەیبوو بەڕاستی دەبێ لە ژیانی واقعی خۆی دامادام ژنە داوا دەکات دەڵێ مارەی یەکەم دەیەوە تۆ پارەت هەیە بەڕاستی دەبێ بە دڵنیاییەوە پارەکەی بدەیتێ و تەنە مارەیەکەی خۆی بدەیتێ لەو ماڵی کە هەتە مارەی حەقی شەرعی ئافرەتە بە هیچ شێوەیەک
مەگەر ئافرەتانی بەڕێز یارمەتی مێردەکانیان بدەن لیان ڕاوەستن یان گردنیان نازاکەن ئەویش بەڕەغبەت و ئیرادەی خۆیان بە ئەو پەڕی ڕەزامەندی دڵی خۆیان خۆش ئەجر و پاداشتێکی هەرە گەورەیان دەداتێ هەر ئافرەتێک یارمەتی مێردەکەی خۆی بدا و گردنی ئازاکە یان زێڕەکانی بۆ بفرۆشێ هاوکاری بکە واللهی بیدەی بە فەقیر و هەژار بەقەدەر ئەوە خێری نییە کە بیدەی بە مێردەکەی خۆت و دەستگیرۆی مێردەکەی خۆت بکەیت بەڵام ئەگە مێردیش هەیبوو نابێت درێخی لە ژنەکەی بکە واجبێکی شەرعیە و هیچ منەتی تێدا نییە چەندی بڕیار درابێ ئەگە هەیبوو دەبێ بیداتێ وەتەنانەت ئەگە پیاوەکە نەیدا کە پیاوەکە مرد ئەم ماڵە دەستکاری ناکرێت میراتی لێ جیا ناکرێتەوە بەشی کەس نادرێ تا مارەی ئەو ژنەی لێ نەدرێ کە مارەی ژنەکەی لێ دەرچوو ئەمجا ئەوەی بۆ میراتگرانە دابش دەکرێت بۆیە ئومێدەوارم کە ئینشاءڵڵا هەوڵ بدا بە ڕێی شەرعی لە ڕێی کەسانی پیاوە معقولەوە یان خوان لەگەڵ مێردەکە ڕێکەون و مارەیەکەی بداتێ شتێکیشی بۆ کەم کاتەوە هەر شتێکی خراپ نییە مادام لە هاوسەرەکەی تری مناڵی هەیە ئینشاءڵڵا ئەو مناڵانەش ئەو کوڕی کە دڵی 9 ساڵە خۆم بەخێوەم کردووە بەئیزنی خوای گەورە ئەوە هەروەک ئەولادی خۆت وایە هیچ فەرقی نیە تۆ بە چاوی دایکایەتی تەماشای بکە هەر بە ئەولادی خۆتی بزانە کە مناڵیشن نەبووە قیامەت هەیە دادەشێرین ئینشاءڵڵا خوای گەورە لێ پاداشتی خۆی کە بە هەشتی بەرینە ئەم ناڕەحەتی کە نەبوونی منداڵە هەر کەسە لە دنیادا خەمێکی هەیە ئینشاءڵڵا خوا لە قیامەتە بە بەهەشتەکەی خۆی بۆت قەرەبوو دەکاتەوە دڵت خۆش بێ بە ڕەحمەتی خوا کاک حەسەن دەفەرمێ خێری نهێنی و خێری ئاشکرا بەڕێزن هەردوو خێرمان هەیە خێر هەر ئەوە نیە لە وڵاتی ئێمەداڵێن ئەم دەستە بەخشی بۆ دەستە نەزانی ڕاستە لە هەندێک حاڵەتە خێری وا هەیە بۆ ئەوەی هەم خۆت تووشی ڕیایی نەبی و بەڕێزان هەم وەرگریش تووشی تەریق بوونەوە نەبێ خەڵک پێی نەزانن فڵانکەس یارمەتی فڵانکەسی داوە لە هەموو مەجلیسێکا دواتر عوجبێک بدگرێ ڕیایی بدگرێ و خێرەکەت بەتاڵ بێتەوە یان فڵانکەس دڵی بریندار بێ ئای خوای پەروەردگار چیم لێ بەسەر هاتوو ئێستا هەموو خەڵک باسم دەکا فڵانکەس یارمەتی داوە لەم کاتەدا خێر وا باشە ئەم دەستە بەخشی ئەو دەستە پێی نەزانێ هەم سەمعی بەرامبەر بپارێزی هەم خۆشت لە ڕیا بپارێزی بەڵام هەندێک خێر هەیەوانیە ئێستا مزگەوتێک دەکرێت جەنابەت نیەتت بڕیایی نییە لە مەجلیسێکا باسی کڵێ وەڵای فڵان مزگەوتە لە گەڕەکەکەمان کراوە یان قوتابخانەیەک ئەم گەڕەکەی ئێمە قوتابخانی تێدا نییە وەڵا فڵان کەسی خێرەوەمەند دەفتەرە دۆلاری دانا وەڵا لەخوا بەزانینیش خوا لە خێری دەرنەکات چون 5 وەرەقەم دانا نیەتت ئەوەیە بۆیە باسی دەکەی کاک فڵان کەسیش بەڵکو بەم خێری نەزانی بێ کاکە فڵان کەسیش لە مەجلیسەکەیە بەڵکو غیرەت بگرێ ئەو 2 وەرەقە بدا و 15 وەرەقە بداواتە خێرەکە زیادی کرد بۆ مزگەوتەکە بۆ بیرەکە بۆ قوتابخانەکە بۆ خەستەخانەکە بۆ ڕێگە و بانە خێرەکە واتە خێرەکە کە ئەمە خوا سەیرینێتی دڵ و دەرونی خۆت دەکە بۆیە ئاشکرات کرد کە خەڵکی تریش بەم خێرە بزانن و بە ئیزنی خوای گەورە خێرەکە گەورەتر بێ تۆش ئەجری هەمویانت بۆ دێ چونکە سەبەب بووی یان لە ماڵەوە کە خێرت کرد بەو نیەتە خێرەکە ئاشکراکەی بڵێ ئینشاءالله منداڵەکان ئەمڕۆ 10,000 مان کردو بەخێر ئەم مانگە بڕیارمانداوە 50,000 بدەین بە بەرنامەی تەلەڤیزیۆنی فڵان کە خانوو بۆ هەژارێک بۆ نمونە دروست دەکات ئەوە منەتی نییە بە سەریا بکەی بەرنامەکە بۆی دەکات و پارەکە دەگەیتەوە ئەو میندارە کە لەو بەرنامە خێرخوازیەوە بۆی دەکات منداڵەکان با فێری بەخشین بن واتە باوک هەر بە دزیەوە خێر بکە مناڵ بە حیاتی چاوی لێ نەبێ باوکو دایکچی بەخشیوە ئێمە هەر بڵین خێری نهێنی ئەی مناڵ لەکوێوە فێری بەخشندەی دەبێت بۆیە لەبەر چاوی مناڵەکانی خۆت و بەو ئادابەش کە پێ بڵێ ئینشاءالله ئێمە تەنها نێتمان ڕەزامەندی خوایەوە هەر ئەمەمان بۆ قیامەت دەمێنێتەوە هەندێک جار خێر بە ئاشکرا بیکەی باشە و هەندێک جاریش بە نهێنی بیکەی بە تایبەت بۆ ئەوەی ڕێز و کەرامەتی کەسی وەرگری پێ بپارێزی خوش ئاگاداری نێتی دڵەکانە خوا لە ڕیا و ڕووپامای بمان پارێزەیە شیران خان دەفەرمێ کەسێک جوێن فرۆش بێت تۆ جواب بدەیەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ المتسابان ما قال والبادي أظلم دوو کەس کە جوێنیان بە یەکدا هەردووشیان گوناهبار دەبن بەڵام گوناهی هەرە گەورە دەکەوێتە سەر ئەو کەسەی یەکەم جار دەستی پێکرد یەکەم جار دەستی پێکرد ئاگری فیتنە و جوێن و قسە ناشیرنەکانی والێ کرد دڵی بەرامبەری وا بریندار کرد ناچاری کرد وەڵامی داتەوە واتە کەسی دووەمیش هەر کە جوێنەکەی داوەتەوە هەر گوناهبار بووە بەڵام گوناهی ئەم زۆر کەمترە لە گوناهی ئەو کەسەی یەکەم جار دەست پێشکەری کرد و جارێک دوو جار نەبوو سێ جار نەبوو بۆیە با تۆ لەم گوناها کەمەش بەشدار نەبی خوشکە باشەکەم شیلان خان ئەینا گوناهی هەرە گەورە و گەورەترینەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بۆ ئەو کەسەیە کە یەکەم جار زمانە پیسەکەی دەکاتەوە ژەهرەکە دەڕێژێ و دڵی بەرامبەر وا ئازار دەدا ئەمیش ناچار بێ قسەی پێ بڵێتەوە بەڵام ئەمیش بەشی خۆی لە گوناه دەگاتێ چونکە ئەم زمانە خوا ڕەحممان پێ بکات بۆ پاکی هاتووە بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم يا ربي صلاي خوال لبه وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما قرآن دفرمي إيمان داراني بحق كاتي كسي جاهل نفام جويني بيدا قصي ناشيني بران بركت الصلاة اللي دمي خوم ناخم دمي تو تاو هر اون دي بيبلا بلا دمي خوم ناخم دمي تو
ئاستی خۆم ناهێنمە ئاستی تۆ وەڵا ئەگە تێبگا مردنی باشترە ئەوە باشترە لەوەی کە قسەی پێ بڵیتەوە بڵێ من ئاستی خۆم ناهێنمە ئاستی تۆوە خۆم ناخەمە تای تەرازووی تۆوە من جیاوازم پەروەردەی من جیاوازە لە پەروەردەی تۆ ئەدەبی من جیاوازە لە ئەدەبی تۆ ئیتر حواڵە بەخوا بە بۆیە هەوڵ بدە تا بۆت بکرێ جوێن بە کەسی گوێنە فرۆش نەدەیتەوە دایکی ئەیوب دوا پەیوەندی بوو فەرمووی دایکم 4 برای هەیە لەسەر ڕووداوێک بەداخەوە قسەی لەسەر لەگەڵ ناکەن 4 جار 5 جار چۆتە ماڵیان و بەخێر هاتنیان نەکردو ڕوویان نەداوەتێ هەر کەسێک لە ژیانە جارێک 2 جار 3 جار 4 جار لە جەژنی ڕەمەزان لە جەژنی قوربان لە کاتی پرسە لە کاتی بۆنەکاندا چوویتە ماڵی سەردانت کرد ڕوود خۆش بوو سڵاوت لێ کرد ڕووی لەگەڵ تا گرژ بوو بە خێراتنی نەکردی حرمەتی نەگرتی ئیتر ئەوە خوای پەروەردگار بەنێتی دڵەکان ئاگادارە بڵێ یا ڕەبی خوای من هەر من دەم دەسەڵاتە مرۆڤیش لە کاتێکا دەبێت سەمعی خۆی ڕاگرێ 3 جار 4 جار چوویتە ماڵی فڵان کەس و هەر ئامادە نەبوو ڕوتێکا و سوکاتی پێکردی وەکو حرمەتی ماڵەکەی لێ نەگرتی ئەمجا تۆ لە ماڵی خۆتا دانیشە گوناهی تۆش و گوناهی ئەم قەتعی سیلێ ڕەحمە لە قیامەتە هەموو بە ئەستۆی ئەو کەسەیە کە چوی عزرت بۆ هێنایەوە داوای لێبوردنت لێ کرد ئەگە هەڵە لە تۆشەوە بوو بێت چوویتە ماڵەکەی 3-4 جار سەردانت کرد ئەو ئامادە نەبوو سەردانت کاتەوە ئامادە نەبوو تەلەفۆنێکت بۆ بکە هەواڵێکت بپرسێ مەرحەبا یەکت بکە لە ماڵی خۆیان هەستت کرد نەک جاری یەکەم دووەم و سێەم و چوارەمیش هیچ ڕووی خۆش نەبوو لەگەڵ خۆتە لەگەڵ تا هیچ حرمەتێکی نەنوان لەگەڵ تا نەهاتە دەرەوەی ماڵ ئینسان خۆ کە دەچێتە ماڵێک هەر بە ڕوخسەری خاوەن ماڵەوە دیارە چەندە بەچوونت خۆشحاڵە زانیت هیچ خۆشحاڵ نێ بەڵکو نیگەرانە هیچ احترامت بۆ دانانێ لە قیامەتە خوای پەروەردگار گوناهی ئەم قەتعی سیلێ ڕەحمە دەخاتە سەر ئەو کەسەی پەنا بەخوا کە هۆکاری پسڕانی سیلێ ڕەحم بوو عزری بەرامبەری قبوڵ نەبوو لە دوای 2-3 جار ئەمیش دەستیاوەکەی نەجێڕایەوە و مەرحەبایەکەی گەرمتر نەکردەوە و پەیوەندەکەی گرێ نەدایەوە خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە دنیا و قیامەتمان ئاوەدان بێ لە دینەکەی خۆی لە قورئانەکەی خۆی باشتر شارەزامان کە ومێدەوارم ئینشاءڵڵا منیش و ئێوەش بەختەوری دنیا و قیامەت بین جێگامان بەهەشت بێ ئەم بەرنامەیەش بۆ من بۆ ئەم برایانی کە بەم بەرنامەیەوە ماندوو بوون و ئێوەی بەڕێزیش کە بەرنامەکەتان گەرم و گۆڕ کرد بە تەلەفۆنەکانتان بە پرسیارەکانتان یا ڕەبی خوا پاداشتی هەموو لایەکمان بدەیتەوە بیخەتە سەر تای تەرازووی چاکەکانمان بۆ قیامەتمان وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.